بسم الله الرحمن الرحیم. دیار ئێمە و کۆمەڵبەندی هەرچەتوانی کۆمەڵی ئیسلام هەستین بە سازدانی ئیفتار سائیمێک بۆ سەرجەم بەرەیانمان لە سنووری ئەنجومەنی سۆران. خی گەورە پاداشتی هەموو ئەو برایان دەتەوە کە بەشداریان کرد کە ببوونە فاعیلی خێر لە سازدانی ئەم ئیفتار سائیمە. بەسشمان لەو بوو کە بتوانین لەم ئیفتار سائیمەدا سەرجەم برایانمان، ئەندامانمان، لایەنگرانمان لەم ئیفتار سائیمە کۆ بکەینەوە. خی گەورە پاداشتی هەموو لای شەمداتەوە کە زۆر ماندی بوون و زۆریان سرف کرد بۆ ئەنجامدانی ئەم ئیفتار سائیمە. خی گەورە پاداشتی ئەوونێک داتەوە ڕۆژووی ڕۆژوانی هەمولاتیش قبول بکات.